لە شوێنی داواکردنی ڕاگررتنی لەشکرکێشیەکانی سوپای تورکیا پارێزگاری دهۆک داوایەکی سەیر لە باڵوێزیە وڵاتە دەکات. بۆچی بەرپرسانی هەرێم ناوێرن باسی قوربانیانی بۆردومانەکانی تورکیا بکەن؟ سەرەڕای چڕی لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر پارێزگای دهۆک بە جۆرێک خەریکە نیوەی پارێزگاکە دەکەوێتە ژێر دەسەڵاتی سوپای تورکیا کەچی عەلی تەتەر پارێزگاری شارەکە دەڵێت داوای فیزای بەلاشیان لە باڵوێزی نوێی تورکیا کردووە. پارێزگاری دهۆک لەم بارەیەوە ڕایگەیاندووە لەگەڵ باڵوێزی تورکیا لە عێراق کۆبوونەتەوە و پێشنیازیان داوەتە تورکیا کە وەکو چۆن لە ناو ئەوروپا شتێک بە ناوی ڤیزاوە نەماوە بەم شێوەیە لە نێوان هەرێم و تورکیاش ڤیزا نەمێنێت یان ڤیزای ئەلکترۆنی هەبێت بۆ ئەوەی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت. ئەوە لە کاتێکدایە بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT ئەمریکی زیاتر لە 83% ناوچە سنووریەکانی هەرێم لەگەڵ تورکیا لەلایەن سوپای تورکیا داگیر کراوە. بە جۆرێک لە هەندێک ناوچە 40 کیلۆمەتر هاتوونەتە قوڵایی خاکی هەرێم. بە سەدان هاوڵاتیش بەهۆی هێرشەکان گیانیان لەدەست داوە کەچی پارێزگاری دهۆک ئامادە نەبووە بە وشەیەکیش نیگەرانی دەرببڕێت. جێی باسا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو باڵوێزی نوێی تورکیا لەگەڵ زۆرینەی بەرپرسانی باڵای هەرێم کۆبۆتەوە. بەڵام بەپێی ڕاگەیەندراوەکان یەک بەرپرسی هەرێم ئازایەتی ئەوەیان نەبووە نیگەرانی لە دەستدرێژەکانی سوپای تورکیا لە هەرێم دەرببڕێت. بە پێچەوانەوە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ستایشی ڕۆڵی حکوومەتی هەرێم و هەولێریان کرد لەوەی هاوکاری هەواڵگریان دەکات.